سڵاوتان لێبێ هاوڕێیان لە بابەتێکی نوێدا بەیەکگەیشتینەوە بابەتەکەمان لەسەر مۆدرنیتە و پۆست مۆدرنیتێ لە کۆمەڵگەی کوردیدا کەمە چاوەڕێکەین بە هاوڕێیانی تریش بێن دەست پێ ئەکەین هاوڕێیان. دەگەم تەواو هاوڕێیان سڵاوتان لێبێ. هاوڕێیان بۆ بنووسن ئەگەر تەواوە، ئەگەر شیشتر نییە زۆر باش هاوڕێیان. زۆر سپاس. سڵاو لە ئێوە هاوڕێیان، سڵاوتان لێبێ. لایڤەکە شێری ناو گروپەکەم بکەم، ناو ئەکاونتەکەم بکەم، بەڵام شێ نازانم. زۆر باش هاوڕێیان، هەمولایەک بەخێر بێن. هیوادارم بتوانین بابەتێکی بەسوود پێشکەش بکەین و هەر کەسێک سەرنج و ڕایەکی هەبوو سەرنجەکەی خۆی بنووسێت لە کۆمنت، یان پرسیارێکی هەبوو یان ناڕوونیەک هەبوو، ئەوە ئێمە وەڵامی ئەدەینەوە لە خزمەتە بین. سڵاوت لێبێ هاوڕێی دیار، سڵاوتان لێبێت بەخێر بێن. نەخێشتر بوەستین زائیدتر دەست پێ ئەەکەین. بابەتەکەمان لەسەر مۆدرنیزم و پۆست مۆدرنیزمە. هیوادارم هاوڕێیان بە سەرنجەکانیان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن بۆ ئەوەی بتوانین زیاترین زانیاری لەسەر ئەم دوو چەمکە، ئەم دوو ڕەوتە مێژوویە دەربخەین. وەرەوە بە هەموو لایەک سوود بەیەک بگەێنین. هاوڕێیان پێم وایە چتر تاخیری نەکەی، دەست پێ بکەین باشە. هەڵبەت بۆ وەکو بیرهێنانەوەیەک ئەمە وانەی نوێمە لە کۆرسی هزری و ڕۆشنبیری کە لەلایەن ناوەندی هزرەوە پێشکەش کراوە. خۆشبەختانە منیش بۆ بابەتە بەشدارم، هەڵبەت بابەتێکی تریش بەشدار بووم، بەڵام ئەو کەمەک کێشەی تێکەوت لە لایڤەکە. هیوادارم ئەوە کێشەی تێ نەکەوێت یان کارەبا نەکوژێتەوە، بۆی بتوانین کە کۆی بابەتەکە بە تەواوی بەبێ کێشە درێژە پێ بدەین. بابەتەکە ئەو ڕۆمان لەسەر مۆدرنیزم و پۆست مۆدرنیزمە، لە ژێرناوی کۆمەڵگەی کوردی لە نێوان بەرداشتی مۆدرنیزم و پۆست مۆدرنیزمدا. هەڵبەت چەمچی مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم لە سەدەکانی پێشووتر، لە سەدەی پێشووترەوە زۆر مشتومڕی لەبارەوە کراوە و بە زۆر کەس زۆر لە بیریاران بیرۆڕای خۆیان لەبارەوە خستوتە ڕوو. واتە ئەمە لە ئەوروپا هەم مشتومڕی لەسەر کراوە، ئەوە هەم خراوەتە بەر ڕخنە لە هەمان کاتدا کتێبی لەسەر نووسراوە و مەقالە و ڕخنی لێگیراوەوە تاوە کۆتایی. بەڵام بۆ ئێمەی کورد بە پەرتەوازەیی هاتووە هەردوو چەمکەکە و لێرە و لەوێ
بەشێک لە بیریار و ڕۆشنبیرانی کورد قسەیان لەسەر کردو، بەڵام هەر بە پەرتەوازەی واتە دەقێکی نەئامادەی ئەوەی ڕاستی بێت بە سەبارەت بە کۆمەڵگەی کوردی بە ڕۆشنبیری کوردی. ئێمە لە بەژوورەی ئەوەی کە لی تێگەین و خوێندومانەتەوە لەسەر ئەو دەقانی کە هەیە ئەو زانیارن ئێمە هەمانە لەسەر مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم هەوڵەدەین کە چەمکەکە بخەینە ڕوو. ئەگەر بێت و باس لە پێشەکیەک یاخود چوونەتی خستنە ڕووی هەردوو چەمکەکە بکەین، چەمچی مۆدرنیزم بە مانای تازەیی دی، بە مانای ئێستا دێ، هاوچەرەبوون دێ، بە مانای ئەوەیە کە چۆن لە ئێستادا بژی و یان نتوانین ناوی لێ بنین نوێخوازی، تازەگەری. و لە هەمان کاتدا پۆست مۆدرنیزم ئەتوانین پێی بڵێین پاش نوێخوازی یان دوای نوێخوازی. هەڵبەت ئەمە بە چەندان قۆناغدا تێ ئەپەڕیتاوە کۆگەینە ئەم دوو چەمکە. من سەرەتا نامەوێت ڕێک بێم باس لەوەی بکەم کە کۆمەڵگەی کوردی لە شوێ ئەم دوو چەمکانە دێ. بە پرۆسە مێژوویەکەی دادێن باسەکەینە کە ئەوروپا چۆن گەیشتە قۆناغی مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم. هەڵبەت ئەوروپا دوای هاتنی مەسیحیەت و بەربڵاوبوونەوەی ئاین کڵێسا و دین دەستی بەسەر کۆمەڵگەکەدا ئەگەر ئەمە شوای کرد کە ئەوروپا بکەوێتە نێو سەدە تاریکەکان. چاخێکیە کە پێی ئەڵێن سەدە تاریکەکان، دوای ئەوەی کە ئەوروپا لە نێو تاریکی دامایەوە، دوای ئەوەی کە ئەوروپا بەرەو سستی ڕۆی لە ڕووی فەرهەنگی و کولتوری و یاسا و خۆی بابەتەکانی تر، ئیدیکە پێویست بوو بە زۆرێک لە جۆرەکان خۆی لەم چەقبەستویە ڕزگار بکات و هەنگاو بنێت بەرەو نوێبوونەوە، بەرەو ئاسوویەکی ڕوونتر. ئەمە شوای کردکە لە دوای سەدە تاریکەکان سەدەیەک بێت پێی بڵێن ڕێنیسانس یاخود ژیانەوە نوێبوونەوەی ئەوروپا. ڕێنیسانس خۆی زیاتر لە سەدەکانی سێزدە و سەدەی چواردە و تاوەکو سەدەی شازدەدا خۆی دەبینێتەوە. یان لەو ئەو فترە زەمەنیە پێی ئەڵێن ڕێنیسانس یاخود نوێبوونەوەی ئەوروپا. ڕێنیسانس خۆی بۆەوە هات کە دووبارە کۆمەڵگای ئەوروپی بەرەو نوێبوونەوە بات، بەرەو قۆناغێشتر ببات کە کۆمەڵگاکە بەدەست پاشاگردانی و بەدەست باڵادەستێتی دین دەیناڵان. خۆی لە ڕۆشنگەریدا کۆمەڵێشت ڕوو ئەدەن کەوا ئەکات ئیدی ئەوروپا بەرەو ڕۆشنگەری بڕوا و جارێ. لە ڕێنیسانسدا کۆمەڵێشت کران، نمونە دۆزینەوەی چاپخانە و بڵاوبوونەوەی زیاتری کتێب، هەروەها دۆزینەوەی ئەمریکا، لەگەڵیدا ئەوەی کە زانرا کە چیتر زەوی چەقی گەردوون نییە بەڵکو پنتێکی زۆر بچووکە لە گەردووندا. ئەمانە و بەدەر لەوە ریفۆرمی ئاینی و لەخکردنی بە جۆر لە زۆرەکان دەسەڵاتی کڵێسا و هێنانە خوارەوەی باڵانسی دین و خستنە ژێر ڕەخنە لەلایەن هەم قەشەکان هەم ئەو پیاوانە ئاینیانەی کە لە نێو کڵێسەکاندا بوون، چونکە ئەیانزانی چیتر دین بەو شێوەیە، بەو شێوە کۆنەپارێزە ناتوانێت بەردەوامی پێ بدرێت و کۆمەڵگا زیاتر بەرەو داڕوخانە بێت. و یەکێک لەوانە لۆتەر کینگە کە لە ڕێی ریفۆرمی ئاینیەوە بەرامبەر کاتۆلیکەکان کە پرۆستانتەکان دێنە پێشوە ریفۆرمی ئاینی ئەکەن، ئەمە واکات زیاتر بەرەو کرانەوە و ریفۆرم بڕوە ئاین. بەدەر لەوە لە چەندان شتیتر لە ڕێنیسانسدا ڕوو ئەدا، بەڵام بۆی زۆر کات بە ڕۆشنگەری بە ڕێنیسانسەوە نەگرین و بۆ ئەوەی زووتر بگەینە سەر خۆناغەکانی تر باسی ڕۆشنگەری ئەەکەین. دوای ئەوەی هەڵبەت خۆی ڕێنیسانس بە سێ قۆناغ دێت، خودی ڕێنیسانس بە سێ قۆناغ دێت، لە سەدەی سێدە تاوەکو چواردە، لە چواردە تاوەکو شەش، لە سەدەی عەفوو لە سەدەی سێزدە تاوەکو سەدەی چواردە، لە سەدەی چوار تاوەکو سەدەی شازدە. و کۆی سەدەی شازدەش قۆناغێکی ترە کە ئەوانە هەموو بە پرۆسێس و بە بە دوای یەک داهاتنی گۆڕانکاریەکان بوون لە ناوخودی ڕێنیسانسدا.
لە سەدەی 17 و 18ەوە بەولاوە ئیدی قۆناغی دێ پێڵێن قۆناغی ڕۆشنگەری. قۆناغی ڕۆشنگەری یەکێک لە گرنگترین قۆناغەکان لە مێژووی ئەوروپادا. لە قۆناغەدا حەقت بووە سەنتەر، ئیدیکە هیچ ڕێگایەک بۆ خوراپیات و لایەنی میتافیزیکی و نەریت و عەقڵی کۆنەوە نەما. و یەکێک لە ئەو فەیلسوفانەی کە زۆر گرنگ بەلایەنی حەقڵدا کانت بوو. ئیمانوێل کانت یەکێکە لە پێشڕەوانی ئەوەی کە ڕۆشنگەری زیاتر پتەوتر ئەکات و زیاتر قسە لەسەر ئەکات و لایەنی عەقڵانی زیاتر تەرکیز لەسەر ئەکات و گرنگی پێدات و بێتە تەگەرێک. خۆی لە ڕووی عەقڵانیکردنەوە کانتە، لە ڕووی لایەنی دەوڵەتداری و مؤسساتکردن هیگڵە کە ئەو پێی وایە کە چارچێوە بۆ دەوڵەتدا ئەنێ وە دیاری ئەکات دەوڵەتە بێ چۆن چۆنی بێ و بە چ شێوازی بێت. ئەمە وا ئەکات کە هەم هەستی نەتەواتی سەر هەڵبدات، هەم زمانی ستاندارد بێتە گۆڕ و لەگەڵیشیدا ناسیۆنالیزم برەو ئەچێت و دەوڵەت نەتەوەدا ئەمەجرێت، شۆڕش ڕوو ئەدات. گرنگترین ئەو شۆڕشانە شۆڕشی پیشەسازیە لە بەریتانیا کە ئەمە یەکێکە لە گۆڕانکاریە جەوهەرەکان. پاشەوە یان ئەتوانی بڵین شۆڕشێکی تر شۆڕشی فەڕەنسیە، یان شۆڕشی فەڕەنسی لە ڕووی ئیدارەدانی دەوڵەت و لە ڕووی چۆنێتی لایەنی ئیدارە و لایەنی سیاسەت و لایەنی دەوڵەت لە ڕۆشنگەری یەکێک لە شۆڕش هەرە گەورەکان هەرە ئەوەی کە وەچەرخان دروست دەکات. و لایەنی شۆڕشی پیشەسازی بەریتانیش گرنگەکەی لەوەیدا بوو کە ئیدی گرنگەکەی لەوەیدا بوو کە ئیتر حەقی جوتیاری و پیشەسازی جوتیاری و ئەوان نەویدی پیشەسازیەکە بۆ پیشەسازیەکی بەربڵاو و پیشەسازی گەورە و هاتنە خوارەوەی چینەکان لە تێکشکاندنی حەقی فیوداڵی و سیستەمی فیوداڵی. ئیدی کۆمەلگا بەسەر دوو چین دابەشتە بێ، چینی سەردەست کە چینی بۆژوایە و چینی ناوەڕاستە و لەگەڵ چینی خواروکە چینی کرێکارەکان کە بە داینامۆی هەڵسوڕاندنی سیستەمەکەی دائەندێن کە سیستەمی بەرەو مۆدێرن بوونە. و شتێکی تر لە ئەوەی کە ڕۆشنگەری وا لێ ئەکا، ڕۆشنگەری تاک دروست ئەکا، ڕۆشنگەری وا ئەکات کە خەڵکەکە خاوەن بڕیاری خۆی بێت، خاوەن تێڕوانینی خۆی بێت و ئازاد بێت لە لایەنی حزبی و لایەنی ئەوەی کە چتر پابەند نەبێت بەو خوڕافیاتە دینی. ئەلبەت وای ئەوەی کە ئەمە ڕوئەدات ئەمە ئەبێتە زەمینەیەک بۆ ئەوەی زیاتر وڵاتان بەرەو پێشەوە بڕۆن و بگاین بە قۆناغی مۆدێرنیت. قۆناغی مۆدێرنیتە هەڵبەت ئێمە ئەبێ سەرەتا بزانین مۆدێرنیتە چێ و بە چۆن نییە. مۆدێرنیتە یاخود ئەتوانین بڵێن مۆدێرنیزم یاخود بڵێن تازەگەری خۆی بە سێ شێواز کارەکە یاخود ئەتوانین بڵێن سێ چەمکە. مۆدێرنیتە بۆ خۆی چەمکەکە لە مۆدێرنوسی یۆنانیەوە هاتووە کە بە مانای تازەگەری دی، کە بە مانای ئێستادی. تۆ دەبێت لە ئێستادا بژی و هاوچەرێک بی وەکو ئەو سەردەمەی کە تێیدایت، ئەو بە مانای مۆدێرنیتە دێت. واتە یاخود ئەتوانین بڵێن مۆدێرنیتە ئەوەیە کە تۆ لە ئێستادا بژی و حەقڵانی بیت، بتوانی حەقڵ بەکاربین. ئەگەر حەقڵ بەکارنێنی لەناو هەموو کۆی مەسائلەکانی ژیان ئەو تۆ ناتوانیت بێت کەسێکی مۆدێرن. مۆدێرنیتە بە سێ شێواز ئیشەکات، خۆی مۆدێرنیزم، مۆدێرنیزیشن و مۆدێرنیتە. مۆدێرنیتە لایەنی ئابووری، لایەنی سیاسی، لایەنی بەڕێوەبردن ئیداری ئەو لایەنانە ئەگرێتەوە. مۆدێرنیزم لایەنی لایەنی فەلسەفە، لایەنی بیر، لایەنی ئاینی، لایەنی کۆمەڵناسی، واتە ناوەڕۆک و عەقڵیەت و ڕێبازەکە پێڵێن مۆدێرنیزم. و مۆدێرنیزیشن باس لە چۆنێتی بە مۆدێرنکردنەکات لە ڕووی ئەوەی کە هەتوو ڕێبازێکت هەیە، بیرکردنەوەیەکت هەیە، پرۆژەیەکت هەیە، چۆن بە مۆدێرنیەکەی ئەو وڵاتە چۆن بە مۆدێرنەکەی، ئەو کۆمەلگا چۆن بە مۆدێرنەکەی، چۆن مۆدێرنیزمەکەی بەسەردا ئەسەپێنی. ئەوە لە ڕێگای مۆدێرنیزیشنەوێ. جا مۆدێرنیزیشن چ لایەنی هزری بێت و چ ڕێخستنی کۆمەلگا بێت یاخود چ
أو بكتو الدولات وكو مؤسسة وكو آبوري إكيبا مودرن دولة شي مودرن ويركتين خالكاني مودرن ياخذ ما بقولن مودرنيزم أبيك جلنجيش زور وتركيزش زور لسلاني حق الجراية وتحقق أبي سنتر بيت نابت بشيز دولة شي مودرنيز كومالجاش مودرنية ببغايبوني حقل شو كحقل وأكادك كومالجاك وكاتا كومالجاش مودرن هروها يشي سلب مكاني مودرنيزم أبيك دولتك ياسي سيكولاريزم ياخذ حلمانيتي هبل حلمانيت بو معناينا بمعناي كفرو بو كلا رجلات ناوراستي جيش حلمانيت بو معناي كدين لدولة جاب كريتوا بو معناي كهمو كاس لبرامبر ياسادا يكسانا ببي جوازي جندري ببي جوازي طبقي ببي جوازي اويكا تديني چيه ياسا چون آوا و چون تو برامبر ياساي ما فت هي برامبر ياسا بالبرسنوت ليبروبريت چون كسيش آساي و كساني خاوند صلاة كروبتاني خاوند صلاتيش او دبيه اگر سير بكين ياساي سكولاريزم لأوروبا چون أساس بأبينين اگر كسي خالي بكات با يعني لا عند صلاة داراني دولة شبه بلام هر بإكساني سزاكي خوريد لبرامبر ياسادا يكسان بلام لرجلات ناوراست كبروجي مودرنيزم بروجي شي تقبستوا كبروجي كبا لارولنج با بسقتي جيشتوا يا كمان هرنا نهاتو بتواوي سيركا اگر كسيك خاوند صلاة بيت هیچ کەس ناتوانێت لێ پێچنەوەی لەگەڵ بکات واتە بێتە جۆرێک لە کوفر کەواتە ئەوە یەکێک لە بنەماکان سەرشەکانی مۆدرنیزمدانیە کە یەکسانبوونە بەرامبەر یاسا و هەبوون یاسایەکی سکۆلاریزم و یەکسانی هەبێت لە نێوان هەموو دین و مرۆڤی و هەر کەسێکی کە لەناو کۆمەلگاکەدا یەکێکی تر لە خاڵەگەنیەکانی مۆدرنیزم هیومانیزمە واتە مرۆڤگەرایی ئیدی کە مرۆڤ ئەبێتە چەقی شتەکان مرۆڤ گرنگی پێ ئەدرێت و نەوەک لایەن هەموو شتەکان ئەخرێنە خزمەت مرۆڤ نەوەک مرۆڤ بخرێتە خزمەت شتەکانی تر دەبێ هەموو پێشکەوتن و بیرکردنەوە و یاسایەک لە خزمەت مرۆڤ بێت مرۆڤ خۆی ئەبێتە چەقی شتەکان نەوەک شتێکی تر و ئەو خاڵەی کە واکە مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم لێ جیا بکرێتەوە هەبوونی خەونی گەورەیە یاخود هەبوونی داستانی گەورەیە هەبوونی شۆڕشی گەورەیە چونکە مۆدرنیزم خۆی لە پاشانێکەوە هاتووە کە پاشخانێکی شۆڕش ژێڕیە کە ڕۆشنگەری خۆی شۆڕش بوو بەرامبەر بە پێش خۆی بەرامبەر بە سونەتگرایی بەرامبەر بە ئەو ئەخلەتە کۆنێکە لە پێشتردا هەبووە بۆیە مۆدرنیزم یان وەختان دۆخی مۆدرنیتە خۆناغی مۆدرنیتە خۆناغێکە کە شۆڕش تێدا بەرپابی وە خۆناغی کۆمەلگا خەونی گەورە هەیە و ئەتوانێ ینی شۆڕشی گەورە و داستانی گەورە بە ئافرێنێ و کۆمەلگا بە شێوازێکی دەستە جەمعی بیرەکاتەوە و نمونەش لەوە توانێت لە کۆمەلگاکانی مۆدێرن قوتابخانە زانکۆ زۆر دەوری هەبوو و کۆمەلگایان بە چ ئاراستەیەک بویست بە ئەیان برد ئەگەر سیر بکەین لەو خۆناغی مۆدرنیتەدا کۆمەڵە ڕێبازی سیاسی هەبوون وەکو ناسیۆنالیزم فاشیزم نازیزم سۆسیالیزم لیبرالیزم ئەمان هەمویان بە جۆر زۆرەکان ئەیانویست کۆمەلگا بەو جۆری بیرکردنەوەیە بەو تێگەیشتنە ئاراستە بکەن و کۆمەلگایان لەسەر ئەو شێوازە لە بیرکردنەوەدا ئاراستە ئەکرد بەرە و ئەوەی کە ئەو جۆرە بیرکردنەوەیکە هەیە وڵاتێک کە ئەگەر هات وڵاتێکی سۆسیالیستی بووایە ینی بیرکردنەوەکانی خۆی وەکو بیرکردنەوەی سۆسیالیستیدا ئەڕێژ لە ڕێگەی قوتابخانە و لە ڕێگەی دامی دەستگا و مؤسساتەوە کۆمەلگاکە بەرەو ئەو ئاراستەیە بن کۆمەلگا لیبراڵیەکان بە هەمان شێوە و لە ئەگەر کەمێک دەقیقتری بکەینەوە ئەگەر کەمێک دەقیقتری بکەینەوە عەفو ئەگەر کەمێک ئەو بابەتان دەقیقتر بکەینەوە تا مۆدرنیزم و مۆدرنیتە و مۆدرنیزیشن ئێمە باسمان کرد کە مۆدرنیزم کە لە ئەوروپا دێ کۆمەڵی و بابەتی گەورە لێبنەوە
و زانستە گشتەکان و زانستی مرۆڤایەتی و زانستی سیاسی و زانستی سروشتی لە قوپێکوی گەورە لێ ئەبوونەوە. هەرچی زانستە مرۆڤایەتیەکانە بابەتی نوێ دێت، وەکو بابەتی دەروونناسی، کۆمەڵناسی و کۆمەڵی بابەتی تر، ئەمەوە ئەکات کە زانستەکە بەرەو فراوانتر بڕوەوە تا تەشخیصی یەکا بۆ شتێ بوو لەسەر بابەتێکە کۆڵێتەوە. و لە لایەنی ئەدەبیەوە کۆمەڵی ڕێبازی جۆرا و جۆر دێن: سوریالیزمە، دادایزمە، پەرناسیزمە، فۆرمالیزمە، کۆمەڵی لەو جۆرانە. و لە ڕووی سیاسیەوە کۆمەڵی ئاماژە پێدا کۆمەڵی ڕێبازی سیاسی سەرهەڵ ئەدەن. ئەمانە هەموو لە ئەنجامی بیرکردنەوەیە، لە ئەنجامی ئەوەیە کە ڕەخنە لە خۆگرتن هەیە، لە ئەنجامی ئەوەیە کە حەقڵ ئیدی ئەبیتە سەنتەرنەوەکو چەقبەستووی. کاتێکە تۆ یەکێک لەو بنەمانەی کە لە مۆدرنیتەدا هەیە سنتەربوونی حەقڵە و ڕەخنە لێگرتنە و هەمیشە بەرەو پێشوە بردنە. هەر ئەمەشەوە ئەکات کە لە دوای مۆدرنیتە پۆست مۆدرنیتە بێت، چونکە دۆخەکە لە واتە چەقبەستوو نابێت، هەمیشە گۆڕانکاری بەسەردادێت. ئەگەر چیتکە کات بەوە نەکوژین لەسەر کۆمەڵگای مۆدرنیزم، ئاماژەش بۆ بکەین کە کۆمەلگای مۆدرنیزیشن کە لە ڕووی ئابوووریەوە مۆدرن ناکرێت، لە ڕێی مؤسساتەوە، لە ڕێی دائیرەوە، لە ڕێی زانکۆوە، خەستەخانە، ئابووری پیشەسازی، ئەوانە هەموو بەشێکن لە مۆدرنیزیشن، لە ڕێگاوبان، فڕۆکەخانە. ئەو چۆن بتوانی وڵات هەمووی بێکەوە ببەستیەوە، هەمووی بە ئاسانی بتوانی کۆمەلگاکەت بێت کۆمەلگایکی مۆدرن بە ئاسانی بتوانێت هاوچۆکی بۆ ئەوی بازرگانی بکەیت. هەڵبەت لایەنە سیاسەکەشمان باس کرد، بەڵام یەکێک لەو خاڵانەی کە خاڵێکی سلبی بوو ئەوە بوو دوو جەنگی جیهانی لە ئەنجامی مۆدرنیتەوە سەر هەڵەدەن. بەهۆی ئەوەی کە کۆلۆنیالیزم ئەبێتە ئەوەی کە چۆن ئەڵێ مۆدرنیتە ئەگوازێتە وڵاتانی تر، ئەوە ئەکات کە وڵاتان خەونی گەورەتریان هەبێت بۆ وڵاتی نوێ داگیر بکەن، بەمەبەستی ئەوەی کە سامانە سروشتەکانی ئەو وڵاتانە بۆ خۆیان بن و پیشەسازی خۆی پێ بکەن. پێشتر لە فەڕەنسا و بەریتانیا زۆرترین ئەو وڵاتانی کە لە ژێردەستیان بوون بەتوانین بڵێن نیوەی جیهان لە ژێردەستی بەریتانیا و فەڕەنسا بوون، وەکو دوو گەورەترین دەوڵەتی کۆلۆنیالیستی. بەڵام پاش بە مۆدرن بوون ئیدیکە هۆڵندا دێت، پرتوگال دێت، ئیدیکە کۆمەڵی وڵات دێن کە هەوڵی دەست بەسەرداخستنی مادە سروشتەکان دەبن بۆ ئەوەی کە زیاتر ئابووری خۆیان بەرەو پێشەوە بن، چۆ تەموعات زیاترە بێت لەلایەن ئەو کۆمەڵگانەوە. ئەمەوە ئاکات کە دەستدرێژیکردنە سەر وڵاتانی تر پەرەبستێنێت و دوو جەنگی جیهانی لێ بکەوێتەوە، هەم جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم، کە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دووبارە مۆدرنیزم بخێتە ژێر ڕەخنەوە لە ڕێگای ڕەخنە لێگرتن و دووبارە مرۆڤ لە دۆخی جەنگا دوای دۆخی جەنگ جیاوازە بێت. بەشو ئاکات کە تێڕوانینەکانی خەڵک بەرامبەر مۆدرنیتە بووڕەوە مۆدرنیت لە خۆناغی بچێتە خۆناغێتە، چونکە خواست و ویستی خەڵک گۆڕانکاری بەسەردادێت. ئەگەر پاس لە خۆناغی پۆست مۆدرنە بکەین، هەڵبەت دوای ئەوەی کە مۆدرنیزم و کۆمەلگای مۆدرنیتە تووشی کۆمەڵێک لەو شێش و گرفتانە ئەبێت، قۆناغی دواتر پێ ئەڵێن قۆناغی پۆست مۆدرنیزم. قۆناغی پۆست مۆدرنیزم ئەتوانین ناوی لێ بنێ قۆناغی حیکایەتە گەورەکان، یان واتە قۆناغێکە کە ئیتر ئەو حیکایەتە گەورانی کە لە مۆدرنیتەدا هەبوون ئەوانە نامێنن و کۆمەلگا ئەهوەنترە بێتەوە وەکو لەسەر لە خۆناغی مۆدرنیتەدا. چۆن لە خۆناغی مۆدرنیتە کۆمەلگاکە کۆمەلگایەکی دەتوانین تا بڵێن تا ڕادەیەکی زۆر خەونی گەورەی هەیە و هاوسەنگە و ئەیەوێت بەرەو خۆناغیشتر بڕوە. بەڵام کە ئەگاتە خۆناغی پۆست مۆدرنیتن ئیدیکە خەونی تاکەسی و خەونی بچکۆلە و داستانی گەورە بوونی نامێنێت. ئەوەی کە هەیە خەونی بچووکی تاکەکانە بڕیار ئەداکە کۆمەلگا چۆن.
لە هەفتاکان بەدواوە ئەتوانین بڵین قۆناغی پۆستمۆدرنیتە ئەچەسپێت و بیریاران دوو جۆر لە بیرکردنەوە وڕان هەیە. کۆمەڵێک پێیان وایە کە پۆستمۆدرنیتە قۆناغێکی دابڕاوە و قۆناغێکی نوێ لە مۆدرنیتە، و بەشێکی تریش پێیان وایە کە نا، پۆستمۆدرنیتە تەواوکەری مۆدرنیتەیە، چونکە مۆدرنیتە هێشتا کۆمەڵی بەهای ماوە، وەکو دیموکراتیەت، وەکو سیکۆلاریزم، وەکو بەرەو پێشوەچوون و ئازادی و ئەوانەی ئەوە تا پێیان وایە بەهۆی ئەوانەوەی دی قۆناغی پۆستمۆدرنیزم یان نقطەی پۆستمۆدرنیتە تەواوکەری قۆناغی مۆدرنیتیە. ژان فرانسوا لیتوار لە کتێبی دۆخی پۆستمۆدرنیزم کۆتا حکایەتە گەورەکان ڕائگەیەنیت و ئەڵێ ئیدی تەواو حکایەتی گەورە نەما، ئەوەی هەیە خەونی داکە کەسەکانە، ئەوەی هەیە کە خەونی بچکۆلانەی ئەو مرۆڤانەیە کە ئیتر لە دوای هەفتاکان و دوای ئەوەی کە نیو لیبرالیزمیش دێت سەرهەڵدەدات و ئەو جیهانگیری کە هەیە خۆی لەگەڵ ئەگەر کەمێ بگەڕێنەوە لە ڕۆشنگەری دوای ئەوەی کە لیبرالیزم دێت و پاش ئەوەی کە گۆڕانکاری بەسەردا دێت و لەگەڵیدا بەرەیەک دێت کە بەرەی سوسیالیستیە، هەمیشە لە دژێکە و هەمیشە ئەیانەوێت کۆمەلگا بەو ئاراستەیەدا مۆدێرن بکەن. بەڵام پاش ئەوەی بە تەواوەتی بلۆکی سوسیالیستی ئەڕوخێت، دیکە ئەتوانین بڵێن یەکێکە لە فاکتەرەکانەوەی کە کۆمەلگاکان بەرەو تەواوتر بەرەو پۆستمۆدرنە بڕۆن و ئەوەی بمێنێتەوە ناخەونی گەورە بێت، شۆڕش بێت، هیچ بێت، هاوەکو چونکە زۆربەی دەوڵەتانیش ئەبنە خاوەنی دەوڵەت نەتەوە سەر بەخۆی خۆیان بەدەستدێنن لە ئەوروپا. بۆیە قۆناغی پۆستمۆدرنە مرۆڤێکەوێت ئەو مرۆڤە ینی جێگیر نییە، خەونی گەورەی نییە، بەڵکو خەونی بچکۆڵانە و تا کەسی خۆی هەیە، چۆن ئابووری پێیا بکات، چۆن بژی، چۆن سەفەر بکات، و هەمیشە ڕێکی بزواوی هەیە. ڕەنگە بەجەست ئەگەر لە شوێنێک بیت بەڕێ لە شوێنێشتر بێت، بێ لە شوێنێشتر بژیت و ماڵ وەکو زیندان ئەبینێت، ئەوێت هەمیشە سەفەر بکات لە شوێنێکەوە بۆ شوێنێشتوەتە مرۆڤێکی گەڕۆک و چۆنڵێ هەمیشە ناوێت لە شوێنێک قەتیز بمێنێت، ئێوێ کۆی جیهان بگەڕێت. ئەمەش فاکتەری زۆرە، هەڵبەت یەکی لە فاکتەرەکان ڕەنگە بەهۆی ئەو جیهانگیریەوە بێت، بەهۆی ئەو نەمانی بەهایەکی ژیرەوە بێت و هەبوونی دیدگای جیاوازە لە لایەن تاکەکانەوە، بەدەر لەوەی کە زەمینەیەش هەیە بۆ ئەوەی کە کەسەکان بە ویستی خۆیان لەناو کۆمەلگاکاندا بجوڵێنەوە. و بەدەر لەوە مرۆڤ لە پۆستمۆدرنیتەدا چێژ لە شتی سادە وەرەگرێت و هەروەها چێژ لە ڕێگای سوسیال میدیاوە، لە ڕێگای واقعی مەجازیەوە یاخود ماس میدیاوە لەو شتانە وەرەگرێت. ئەتوانێت بە سعات بە دیار شاشەی موبایلەوە دابنیش، ئەتوانێت بە دیار فیلمێکەوە دابنیش و چێژ لێبینێت. بۆ مانای پێشتر ئەگەر هاتبووە و چیرۆک و داستانی گەورە هەبووە، ئێستا هۆلیوود دێت، بۆلیوود دێت، ئەوانەمان بۆ کات و بە شێوازشتر پیشانمانەدا. ئەگەر پێشووتر فیگەری گەورە هەبوایە وەکو لە مۆدرنیتە سەیرمان کرد بایە، وەکو لینین، گیڤارا، غاندی، سوزانم، نیلسۆن ماندێڵا، ئەوانە هەمویان کەسن وەکو فیگەر مرۆڤ سەیری کرد لە مۆدرنیتەدا و ئیلهامی شۆڕژێڕی و ئیلهامی گۆڕانکاری لەوانە وەرەگرت. بەڵام لە سەردەمی پۆستمۆدرنیتەدا ئەوە نییە، ئەوەی هەیە ئیلهام وەرگرتنە لە ئەکتەر، لە یاریزان، لە گۆرانی بێژی پۆپ و نازانم ڕاپ و شتانە. واتە دوو دنیابینی جیاوازە لە نێوان مۆدرنیتە و پۆستمۆدرنیتەدا. ئەو بە کورتی بوو، واتە بە جۆرێک ناساندنی مۆدرنیزم و پۆستمۆدرنیزم. ئەگەر بابەتە گەیشت بێ زۆر باشە، هەرچەندە زیاتریش ئەتوانین لەسەری قسە بکەین و لەسەری ڕابوەستین، بەڵام بۆ ئەوی کات زیاتر نەکوژین بین سەر ئەوەی کە کۆمەلگای کوردی لە شوێ ئەو دوو قۆناغەدایە. هەرچ کۆمەلگای کوردیە ئەتوانین بڵێن دوای ئەوەی کە پەرلەمان
دێتە کوردستان دوای ئەوەی کە ڕاپەڕین ڕوئەدا دوای ئەوەی کە ئەبینە خاوەنی حکوومەتی کوردی کۆمەڵەوە ڕۆشنی بەس لە ناو کۆمەلگای کوردی بەجۆیەک لە جۆرەکانەوە خەریکە کۆمەلگای کوردی بەرەو مۆدێرن ئەڕوا لە ڕێی مؤسساتەوە لە ڕێگای کاڵاوە لە ڕێگای فۆرمی مۆدێرنیتەوە بەڵام مۆدێرنیزمەکەمان نەهێناوە خۆی هەر کۆمەلگایەک بێوێت بەرەو مۆدێرنیزم یان خۆی بتێ کۆمەلگایەکی مۆدێرن بڕوات سەرەتا پێویستی بە مۆدێرنیزمە هەر وەکو ئەوروپا سەرەتا لە ڕۆشنگەری وای کرد سەرەتا حەقڵی مۆدێرنیزمی داهێنا بیرکردنەوەی مۆدێرنیزمی داهێنا ڕێبازی مۆدێرنیزمی داهێنا پرۆژەی مۆدێرنیزمی کامل کرد هەم لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی هزرەوە دواتر خۆناغ بە خۆناغ هاتە پێش بەڵام هەرچی کۆمەلگای کوردیە ڕێک ڕاستەوخۆ کەوتە ناو دۆخی مۆدێرنیتە بەبێ هەبوونی مۆدێرنیزم واتە بێ هەبوونی هزر ڕواڵەتمان هێنا کاڵامان هێنا بەلێشاو بەڵام نەمانتوانی حەقڵیەتی مۆدێرنیزم بێنین هەروەکو گوتمان لە دوای ئەوەی کە ئەو مؤسساتە نەماندانە هەر لە زانکۆ لە پەرلەمان لە سیستەم نازانم لە دادگا ئەمانە کۆمەڵێشتن کە لە پێویستە دەوڵەتی مۆدێرن هەیبێت بەڵام لە هەمان کاتە دەبێت ئیش پێ بکرێت هەروەکو هاشم ساڵح ئەڵێت مۆدێرنیزم یان حەفوو کۆمەلگای مۆدێرن ئەوە نییە کە بتوانی کاڵا بینی بتوانی غەسالە و مجەمیدە و توزانم کۆمەڵی لەو بابەتە سیارە و تەکنەلۆژیا بهێنی تۆ ناتوانانی بیتە کۆمەلگایەکی مۆدێرن بەڵکو بەلایانی هزری بەلایانی ڕۆشنبیری و مۆدێرنیزم ئەتوانی بتە کۆمەلگایەکی مۆدێرن واتە تۆ ئەگەر هاتوو کاڵاشت هەبێت ئەگەر هاتوو لایەنە ئابوووریەکەش پێشکەوتوو بیت بەڵام ئەگەر لە ڕووی هزریەوە نتوانی کۆمەلگای خۆت بکەیتە کۆمەلگایەکی مۆدێرن واتە تۆ ناتوانی بخۆت بڵی کۆمەلگایەکی مۆدێرنم یان مۆدێرنیزم بە هەموو مۆدێرنیزم و مۆدێرنیتە و مۆدێرنیزیشنەکە هەیە یاخود یەکێکیان نەیبێت ئەوە نابێتە کۆمەلگایەکی مۆدێرن جا کۆمەلگای کوردی دوای ئەوەی کە لە نۆتویەکەوە کۆمەڵێ شتی لە بابەتی کاڵایی یاخود مؤسساتی مۆدێرن هێنان بەڵام نەیتوانی حەقڵەتی مۆدێرنیزم بێنێت پاشان دوای 2003 ڕوخانی بەحث بە لێشاو هاتنی کاڵا و زیاتر دەست بواڵابوونی جیهانگیری و سیاسەتی نیولیبرالیزم و ئەمریکا و بۆ ئەوەی کە ئێرە وەکو بازارێکی باش ببینێ و کاڵەکانی خۆی لێسا بکاتەوە وای کرد کە دووبارە خۆناغی کوردی بە نیوەچڵی بمێنێتەوە هێشتا مۆدێرنیتەکەمان بە تەواوی نەچەسپاندووە کەوتنە ناو خۆناغێکەوە لە دوای 2004 تا 2007 بڵین تاوەکو ئێستا پێیان خۆناغی پۆست مۆدێرنیتی کوردی ئەمەش لە بەرچەند هۆیەکیان توانین ڕوونی بکەینەوە بوو کاتێک تۆ مؤسساتی دەوڵەتی دائەنێیت پێویستت بە مۆدێرنیزیشنە پێویستت بە مۆدێرنیزمە ئێمە بۆ ئەوواڵین چونکە هێشتا خێڵ ماوە و حزبی سیاسی ناتوانێت بە شێوازێکی مۆدێرن کار بکە حزبی بنەماڵەییە و حزبێکە هێشتا ناتوانانی مەفهومەکانی پارتی مۆدێرن جێبەجێ بکات لەگەڵیدا دین وەکو خۆی ماوە لەگەڵیدا حەشیرەت هێشتا حکومەکە لەگەڵیدا نەریت لەگەڵیدا کللتوری چەقبەستووی و نێرسالاری هێشتا باوە نایەکسانی جێندەری وە کۆمەڵێ بەهایترکە پەیوەندیان بە سنەتگەرایی و بەلایەنی کۆنەخوازیەوە هەیە کە پێویست بوو لەگەڵ هاتنی مۆدێرنیتەدا ئەو شتانە نەمێنن و تاک دروست بێت تاوەکو تاک و ئازادی دروست نەبێت تۆ ناتوانانی مۆدێرنیتە بچەسبێنی ئێمە دادگامان هەیە بەڵام ئەم دادگا تاوەکو چەند ئەتوانێت باشە لە هەمان کاتدا پەرلەمانمان هەیە پەرلەمان تاوەکو چەند ئەتوانێت ئەرشی هەرکو کارەکانی خۆی ڕاپەڕێنێت پارتی سیاسیمان هەیە بە هەمان شێوە خەستەخانەمان هەیە بە هەمان شێوە واتە و زانکۆمان هەیە زانکۆ یەکی لە گرنگترین نمونەکان زانکۆ تەنها شتێکی ڕواڵەتی مۆدێرنە هیچ بەرهەم ناینی سیارەمان هەیە تاوەکو چەند ڕێگاوبانەکان بەردەستن بۆی کە ئەو کاڵایە کە لە مۆدێرنیتە بەرهەمی هێنراوە لێرە جێبەجێ بکرێت واتە ئەمە خۆناغی مۆدێرنیزممان بووە مۆدێرنیزیشنەکەمان بە تەواوی نەهێنا و تەنها کاڵا و ڕواڵەتمان هێنا دواتر کەوتنی ناو خۆناغی پۆست مۆدێرنیتە
لەناو قۆناغی پۆست مۆدرنیتەکە یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە مرۆڤ هەمیشە بە شێوازێکی سەگ ڕەفتارانە، شێوازێک لە خۆپەرستی، شێوازێک لە مادەپەرستی، شێوازێک لە خەونی بچوو چۆن بەدەسێرانی قازانج و سەفەرکردن، چێژوەرگرتن لە شتی بڵێن شتی بچووک، ئەمانە هەموو بەسەر تاچی کووردا هاتووە کە وەکو سفاتێکی قۆناغی پۆست مۆدرنیتی. لە هەمان کاتدا بەستنەوەی کۆمەڵگەی کوردیە بە جیهانەوە لە ڕێگای سوسیال میدیاوە، لە ڕێگای میدیاکانی ترەوە و هەروها لە ڕێگای کاڵاوە. ئێمە کاڵامان ئێستا لێرە چۆن کەسێک لە ئەوروپا موبایلی گریمان ئایفۆن بەکاردێن یان لە ئەمریکا موبایلی ئایفۆن بەکاردێن، لە هەمان کاتدا تاکێش لێرە ئەو هەمان موبایل بەکاردێنێت. بەڵام ئەخڵەتی بەڕێوە بردن، ئەخڵەتی چۆنێتی کار پێکردن زۆر جیاوازە لە نێوان ئەم دوو تاکە، چونکە ئێمە تەنها لایەنی کاڵاکەمان هێناوە نەوەک لایەنی بە مۆدرنکردن، نەوەک لایەنی حەق بوو ڕخنەگرتن. بۆیە مۆدرنیزم و پۆست مۆدرنیزمی کوردی هەمیشە لە کۆمەلگانە ئەو دوو چەمکە لە پەلەقاژێدایە و ناتوانی خۆی هاوسەنگ بکات. و نمونەی زۆر زۆر بەردەسترمان هەیە و نمونەی زۆر زۆر نمونەی زۆر ئەوەمان هەیە کە ئەتوانین ئاماژەی پێ بدەین. هەر بۆ خۆشی ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردیدا کەسێک ئەتوانێت چەندان ساڵ خۆی بە خوێندن خەریکەکات، بەڵام لە ئەنجامدا ناتوانێت بەهۆی نەریت، بەهۆی خێزان، بەهۆی حەشیرەت و عەشیرەتی ناتوانێت بێکار بکات. ئەمە لە ناو کۆمەلگای مۆدێرن جێگەی قبوڵ نییە، چونکە کۆمەلگای مۆدێرن کۆمەلگایە کە ئازادی تێدا، تاک تێدا سەربەستە. ناکرێت تۆ خۆت بە مۆدێرن بزانیت لە ڕواڵتدا، بەڵام لە جەوهەر و لە ڕەفتاردا هاوکۆک نەبی، نەبەڵکو ناکۆچیت هەبێت. ئەو پارادۆکسە وای کردووە دۆخێکی شلۆغ، دۆخێکی ناهاوسەنگ بهێنێتەکە ناو کۆمەلگا. کۆمەلگایەکە کۆمەلگایەکی مردووە، کۆمەلگایەکە پێیەکی هێشتا لە نێو سنەت و غایبی حەقڵ و لە نێو نەریت و خێڵ و خێزانی داخراودا ماوەتەوە، کەچی بەڕواڵەت بە کاڵا بە جۆرێک لە تەسەڕوفاتی کوردبینانە هەمان تەسەڕوفاتەکە پۆست مۆدێرنیتە لە مرۆڤی داواکە. ئەم دووبەرێکیە مرۆڤ والی ئەکات کە نەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان مرۆڤێکی هاوسەنگ بێت، ناتوانێت مرۆڤێک بێت کە لە نێوان ئەو دوو بژاردەیە، لە نێوان ئەو دوو ناهاوسەنجیە، ئەو پارەدۆکسەی کە کۆمەلگا خۆڵخاندوێتی خۆی ڕابگرێت. ئەمە بەگشتی باسێک بوو لەسەر مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم و کۆمەلگای کوردی. هەرچەند ئێمان زیاتر ئەمانتوانی قسەی لەسەر بکەین، زیاتر ئەتوانین سەرنجی خۆمان بخەینە ڕوو، بەڵام بە ئەوەندە بەس بێت ئەگەر ئێوە سەرنجێکتان هەیە یاخود پرسیارێک کرابێت وەڵامی ئەدەینەوە بە چاوان. هاوڕێ دیار موسا ئەڵێ پۆست مۆدرنیزم تێپەڕی ئەدەبیاتی کوردی بووەتە ئەدەبیاتی ژانەری ڕۆمان و چیرۆک، خاڵەتەکانی ئەدەبیاتی پۆست مۆدرنیزم. هەڵبەت لەناو مۆدرنیتەدا یان عەفوو لەناو مۆدرنیزمدا کە ئێمە باسمان کرد ئەدەب لەوێ کۆمەڵێ لە ینی ڕێبازی نوێ دێن، هەم لە سوریالیزم، لە داداییزم، لە فۆرمالیزم، سیمبولیزم، بەرناسیزم، واتان هەموو بابەتی جیاوازن. سوسیالیستی شەوڕژێڕیمان هەیە، ڕیالیزمەکان جۆرا و جۆرن، ئەوان هەموو بابەتی جیاوازن و ئەدیبان ئەتوانن لەسەری بنووسن. ئەو لە مۆدرنیزمدا هەرچی لە پۆست مۆدرنیزمە بابەتەکان ئەتوانێت تێک هەڵبگرێت و ژانەرەکان ئەبنە ژانەری تێک هەڵاوە. تۆ ئەتوانیت لەناو دەقێکی شعریدا هەم پەخشانە شعر بنووسیت، هەم شعری سەروادار بنووسی، هەم شعری ئازاد بنووسیت. واتە تۆ ئەوە نییە بڵێ دەقیقەن دیاری کرابێت بڵێ لەسەر ئەم ڕێبازە ئەڕۆ. ئەوە دەتوانین بڵێن ئەدەبیاتی پۆست مۆدرنە کە ئەدەبیاتی تێک هەڵاوە، هەر وەکو چۆن
تێگەیشتنی مرۆڤ حەقڵی مرۆڤ حەقڵی کە یعنی بەرەوگەک ئاراستە نییە بەرەوگەک دیدگان نییە چونکە مرۆڤ لە پۆست مۆدرنیتەدا مرۆڤێکە کە تێگەیشتنی پەرش و بڵاوە هەروەکو چۆن تێگەیشتنی بۆ ئاین ئاین وەکو شتێکی چێژبەخش ئەبینێنە وەکو شتێکی مطلق ئەتوانێت ئاین چەندان ئاین تێکەڵاوی یەکتر بکات چەندان ئاین بۆ چێژی خۆی ماوەیەک لەسەر دینێک بێ ماوەشتر بچێتە سەر دینێشتر هەواڵ محەممەد ڕسوڵ ئەڵێ چی ئەڵێ سەبارەت بە بەو ڕایی کە دەڵێت شتێک نییە بە ناوی پۆست مۆدرنیتە بەڵکو ئەوەی هەیە درێژکراوی مۆدرنیتەیە هەواڵگیان سەرەتا ئەمە ئاماژەمان پێکرد لە کە هاتینە سەر پۆست مۆدرنیزم خۆی بەشێک لە ڕایان ئەڵێن کە پۆست مۆدرنیزم یان پۆست مۆدرنیتە خۆناغێکی دابراوە لە مۆدرنیزم مۆدرنیتە بەڵام هەرچی بەشێکی تر لە بیریاران و خاوەن و فەکیرانن ئەڵێن نا مۆدرنیتە هێشتا پرۆژەیە هێشتا ئەتوانین بەردەوامی پێ بدەین ئەوەش هەروەک خۆت ئەڵێیت بەشی ئەو بیریارانە پیان وە نا پۆست مۆدرنیتە درێژکراوەیە چونکە کۆمەڵی بەهای هەیە وەکو دیموکراتیەت و هێنانی ئازادی تاکایەتی و هەبوونی بەشێک وەکو خەونی گەورە و خەونی تاکەسی و لەگەڵیشیدا سیکۆلاریزم و بخەونی گۆڕینی جیهان و بەجیهانکردن و کۆمەڵێ لەو ئەو بابەت و بەهانەی کە لە مۆدرنیتەدا هاتوون پێیان وایە کە مۆدرنیزم پۆست مۆدرنیزم درێژکراوەی مۆدرنیزمە خۆم وەکو ڕای خۆم ئەم سەربەهێی ناتوانم دەقیقەن بڕیار بدەم ئەوە ئەبێ بیریارانی تر بڕیار بدەن کە کامەیە و بەهۆی ئەوەی کە دوو لایەنە دابەش بوون ئیدیکە بە جۆرێک لە جۆرەکان ئێمە شەتوانین سوود لە هەردووک لایەن لە هەردوو تێڕوانینەکە وەربگرین هەم لەبارەی ئەوەی کە بەشێک وەکو خۆناغێکی دابڕاوی دانێت و بەشێک وەکو درێژکراوەی خۆناغیدا ئەبینێت بەڵام ئەگەر بڕیار بدەم پێم وایە خۆناغێکی دابراوە و خۆناغێکی نوێیە و پاش تازەگەری ئەتوانین ناوی لێ بنێن هەروەکو لە ناو خۆشداتوە پۆست مۆدرنیزمە چونکە ئیدیکە لە خۆناغەدا هەم خەونەکان ئەگۆدرێن هەم تێڕوانین ئەگۆندرێت هەم شێوازی بەڕێوەبردن و کۆمەلگا و تێفکرین و بیرکردنەوەی مرۆڤ بەگشتی لە خۆناغی پۆست مۆدرنیتە زۆر جیاوازە لە خۆناغی مۆدرنیتە بۆیە من زیاتر ینی لەسەر ئەو ڕایم کە خۆناغێکی دابراوە خۆناغێکە کە مۆدرنیتە جێ ئەهێڵێت نەوەک درێژی بکاتەوە زیاتر بەڵام ئەوەش نابێت لەبیر بکەین کە مۆدرنیتە ئەو خاصلەتە گۆڕانکاری و شۆڕژێڕی لەکوێ وەرگرتووە لە ڕۆشنگریەوە وەرگرتووە چونکە ڕۆشنگەری خۆی شۆڕژ بوو خۆی گۆڕانکاری بوو بەرامبەر عەقڵیەتی کۆنەخوازی لە پێشتردا هەبوو بۆیە ئێمە دەی بە ئاسایی سەیری ئەوە بکەین کە مۆدرنیتش ئەگۆڕدرێت و خۆناغێشتر دێت چونکە کە تۆ هەموو تێڕوانینەکانت لەسەر حەقڵ بوو و حەقڵت کردە سەنتەر و بنەمای هەرەسەرێکی ڕەخنەگرتن و تێڕوانینی نوێ بوو ئیدی ئەمە بێتە شتێکی ئاسایی کە خۆناغەکان بگۆڕدرێن بەڵام هەرچی کۆمەڵگەی کوردیە لەناو ئەو پەلەقاژەیە داماوەتەوە لە نێوان ڕواڵەت و ناوەڕۆشی مۆدرن و پۆست مۆدرنە ئەم لە نێوانمانەوە و پەلەقاژەیە کۆمەلگایەکی دروست کردووە کە کۆمەلگاکە ناسەقامگیرە کۆمەلگاکە هاوسەنگینیە ناتوانێت خۆی ڕابگرێ بەرامبەر بە لێشاوهاتنی کاڵا و لەگەڵشیدا دەستگرتن بە و بەها و ئەخڵیەت و کۆمەڵی بەهای نەریتی و کلتوری و دینی کە هەیەی واتە لە کاتێکدا ئەوێ دەست بەو بەهانەوە بگرێت لە هەمان کاتدا سوود لە مۆدرنیزیشنەکەش وەربگرێت کە ئەمە بە زۆر لە زۆرەکان سەخت دەبێت ئەبێت خۆی یەکلا بکاتەوە لە نێوان ئەو دواندا یاخود
مۆدرنیزمەکەش بهێنێت بۆ ئەوی مۆدرنیتەکەی تەواو بکات بۆ ئەوی سیستەمەکەی تەواو بۆ ئەوی بتوانێت باشتر کۆمەلگای خۆی بکاتە کۆمەلگایەکی مۆدرن و بتوانێت سیستەمەکە و کۆمەلگایەکی هاوسەنگ بێت کۆمەلگایەکی مستەقر بێت. هاوڕێ ساکۆ مەولود دەڵێ هاوڕێ پێتوانیە ئەو چەمکانە قڕسترن لەوەی تۆ بتوانی پەیامەکە بگەینی کە کەسێک خوێنەر نەبێن نەکلی تێناگات بەڵکو سەرزەنیشت دەکات و ئەو نەخۆشە لە زانکۆکانیش هەست پێ کراو بوو. زۆربەی مامۆستاکان تەنها خزمەتیان بە سیستەمی پارە کۆکردنەوە دەدا نەک مەعریفە. هاوڕێجان هەڵبەت ئەمە هەروەک گوتم دوو چەمکە بە پەرتەوازەی هاتوتە ناو کۆمەلگای کوردیوان لێرە و لەوێ کاری لەسەر کراوە نەوەک بە شێوازێکی تەواو دەخەکە بێت. ئەگەر دەقی یاخود هزری مۆدرنیزم بە تەواوی هات بووە ئێستا یعنی ئەوە تۆ ئەو قسەیەت نەئەکرد کە پێت وا بێت خەڵک ناتوانێت لێتی بگات یان ناتوانێت بە ئاسانی هەزمی بکات بەڵکو ئەو پەیوەندی بۆەوە هەیە کە نائامادەیی دەقێکی پەرتەوازەی هەم مۆدرنیزم و هەم پۆست مۆدرنیزمیش هەیە. هاوڕێ شاڵاو ساڵح ئەڵێ ئایا کۆمەڵگەی کوردی پێخستۆتە نێو مۆدرنە و پێدا تێپەڕیوە تا پۆست مۆدرنیزم ئەگەر بەڵێیە کوا نیشانەکانی و دەرئەنجامەکانی؟ سوپاس هاوڕێ. هەڵبەت ئێمە باسمان کرد کە کۆمەڵگای کوردی تەنها لە ڕواڵەتدا کۆمەلگایەکی مۆدرنە نەوەک لە ناوەڕۆکدا. واتە مۆدرنیزممان هەیە بۆ ئەوەی کە پرۆژەی مۆدرنیتە هاوسەنگکە بۆی پرۆژەی مۆدرنیتە دابنێ لە ڕووی ئیدارە و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی تێگەیشتنەوە و لە ڕووی گۆڕانکاریە هزری و ناوشەکانەوە ینی پاڵپشتێکی معنەویە نەوەک تەنها ئێمە بتوانین لایەنی بەکاڵاکردن و لایەنی ئیدارەدانی دەوڵەت بهێنین یان وەکو سیستەمی ڕواڵەتخوازی بهێنین. کۆمەلگای کوردی کە ئەڵێن کۆمەلگای کوردی بەرەو مۆدرنە ڕۆیشتووە ئەگەر مۆدرنە وەرەگری وەکو چەمک مۆدرنە گوتم لە سەرەتادا گوتم مۆدرنە یاخود مۆدرنیتە لایەنی ئابووری لایەنی سیاسی لایەنی بازرگانی ئەو لانانە یان لایەنی ئیداری ئەو لانانە ئەگرێتەوە کە تۆ ئەڵێ بەرەو مۆدرنە ڕۆیشتووە لەو حاڵەتەیاندا بەڵێ چونکە ئێمە پەرلەمانمان هەیە سیستەمی سیاسیمان هەیە پارتی و حزبمان هەیە لەگەڵیدا قوتابخانەمان هەیە زانکۆمان هەیە خەستەخانەمان هەیە دادگامان هەیە سوزانم بەڕێوەبەراتی جۆرە جۆرەکانمان هەن ئەوە بنەماکانی دەوڵەتی مۆدرن. بەڵام ئەگەر هاتوو کۆمەلگای کوردی مۆدرنیزمەکەی کە نەهێنا کەوتە ئەو دۆخەوە واتە ئێمە بەرەو مۆدرنیتە ڕۆیشت بە بەڕستێکی زۆر سادە. ئێمە لەناو قۆناغی پۆست مۆدرن نەداین بە حەقڵیەتی پێش مۆدرنیتەوە واتە ئێمە هێشتا حەقڵمان و تێڕوانینمان هی مرۆڤێکی مۆدرن نییە هی مرۆڤێکی پێشکەوتوخواز نییە هی مرۆڤێک نیکل کە مۆدرنانە هاوچەرخانە لە ئێستادا بژی حەقڵی بکاتە سنتەر نییە بەڵکو هی مرۆڤێ یان کۆمەلگەی کوردی بەگشتی هی حەقڵی هی نەریتە هی خێڵە حەقڵی هی دینە واتە ئیلهام لەوانەوە وەرەگری نەوەک ئیلهام لە حەقڵی سەردەم وەربگرێت واتە ناتوانێت لە ئێستادا بژیت بەڵکو هێشتا هەر لە کۆندا ماوەتەوە. ئەوەی هەیە ڕواڵەتخوازی مۆدرنە لێرانە واتە کۆمەلگای کوردی بەرەو مۆدرنە چووە لەلایەنی ڕواڵەتخوازیەوە نەوەک لایەنی مۆدرنیزمەوە. مۆدرنیتەمان هەیە بەڵام مۆدرنیزممان نییە کە چۆنیەتی بەڕێوەبردننی کۆمەلگایە کە بیرکردنەوەی دەستە جەمعی کۆمەلگایە و ئەتوانم ئاماژە بۆش بدەم کە بەهۆی ئەوەی کە ئێمە تاوەکو ئێستا ینی لەبەر ئەوەی کە دەوڵەتە کۆلۆنیاڵەکان پارچە پارچیان کردن و کوردستانی کردە چوار بەش ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە کۆمەلگای کوردی وەک هەر کۆمەلگایەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو مۆدرن بوون نەچووە چونکە کە تۆ یەکێک لە بنەماکانی
بە مۆدێرن بوون کە لە ڕۆشنگریەوە سەر هەڵئەدا هەستی نەتەواتیە و هەبوونی زمانە و لەگەڵیشیدا دەوڵەت نەتەوەیە لە ڕۆشنگەریدا کە زۆربەی شۆڕشەکان زۆربەی کۆمەلگاکان بەو کاریان هەستان کردویانە واتە دەوڵەتی خۆیان دامەزراندووە دواتر قۆناغەکانی تریان بڕیوە بەڵام ئەوەی ئەمە ئەبینی لە کۆمەلگەی کوردی بەهۆی نەبوونی دەوڵەت و مؤسساتی دەوڵەتی تەواوەوە وەکو دەوڵەتێکی نەتەوەیی یەکێک بوو لە ڕێگریەکانیەوەی کە کورد بەرەو مۆدێرن بڕوە هەمیشە تو لەجێر چەوسانەوەدا بووی کاتێک کە هەوڵی ئەدا و شۆڕش بکات و بزوتنەوەی چەکداریدا ئەهێنا وەکو ئەتوانە بڵێن وەکو پەرچەکردایەکی مۆدێرنانەیە چونکە لە مۆدێرندا کۆمەلگا هەوڵی گۆڕانکاریەدا هەوڵی خۆسەریەدا هەروەکو ئەوەی کە ڤێتنام و وەکو کوبا و کۆریای باکوور و چین و کۆمەڵی وڵاتی ترکردیان وە ئەو گفتوگۆیە باشە چون توانین بگەڕێنەوە سەر شتی تریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مۆدرنیتە بەهۆی یەکێک لەو شکستانی کە هێنای بەهۆی مارکسیزمەوە بوو چونکە مارکسیزمی سۆڤیەتی ئەتوانین وا بڵێین شکستی هێنا زۆربەی وڵاتانە یان ویست لە ڕێگای یەکێتی سۆڤیەتەوە بەرەو مۆدێرن بوون بڕۆ بەڵام کاتێک کە شکست دێنێت وەکو پرۆژە دیکە لەگەڵ خۆشیدا ئەو وڵاتانە بەرەو شکست ئەبا هاوڕێ شاڵاوجیان هیوادارم وەڵام دابیتەوە هەڵبەت ئێمە لە ڕووی ڕواڵەتخوازیەوە مۆدێرن و پۆست مۆدێرنەمان بڕیوە ئەجنا بڵێ لە ڕووی ناوەڕۆکەوە نەمان بڕیوە بە تەواویتر ناوخۆناغەکە دانین کاتێک کارەبا ئەبڕێ کاتێک کە ئاو نییە کاتێک کە گوزەران و ژیانی خەڵک وەلایانی ئابووری لایانی بە پیشەسازیکردن بەرهەمهێنان ئەوانە سەقامگیر نەبوون تەواو بەرەو پێشەوە نەڕۆیشتن کەواتە کۆمەلگاکە کۆمەلگایەکی مۆدێرن نییە بە تەواوەتی چونکە هێشتا قۆناغ ماوە بیبڕێ بەڵام بە لێشاو کاڵامان هینا بەهۆی جیهانگیریەوە ئەو سوودمان لە تەنها لە کاڵەکانی مۆدێرنەوە وەرگرتووە بەڵام لایانی مۆدێرنیزم و ناوەڕۆشی مۆدێرنیتمەکەمان نهێناوە هیوادارم وەڵام دابیتەوە گەر شتێکی تریشە بنووسە ئەوە ئێمە پێداڵین مۆدێل سیاهان هاوڕێ شاهیجان سەبارەت بە پرسیارەکەت کە ئەڵێ مۆدێلیەتی چییە هەڵبەت مۆدێل بۆ مانای کە واتە باویەتی واتە شتێکە باوێتیەوە میدیا وای لێ کات یاخدوانە حەزی خەڵکی ئەو سەردەما بەها ئەداتە ئەو شتێکە هەیە ئەو سیارەیە کە دێ بەهۆی ئەوەی کە بازاری جیهانگیری وە نیو لیبرالیزم ئیشی لەسەرەکات ئەوێت خەونی وات بۆ دروست بکە کە ئەگەر بێت و تۆ ئەو کاڵات نەبێت ئەگەر ئەو مۆدیلەت نەبێت ئەوە تۆ کەسێکی مۆدێرنیان کەسێکی ناتوانانی سوود لە تەواویان لە ترۆپی بەرهەمهێنەرەکانی مۆدێرنیتە وەربگری هاوڕێ گەشتبین ئەڵێت دەکرێت نەریت و خێڵ و دینیش گەشە بکەن و مۆدێرنترن بنگێشەی ئێمە لە ئەو گەشە نەکردنە دیالێکتیکەدا هەڵبەت نەریت وە خێڵ هەروەها دینیش ئەوانە شتێک نین گەشە بکەن کە ئێمە باس لە عەقڵەتی سونەتگەرایی عەقڵەتی کۆنەخوازەکەین یاخود باس لە شتێکی تەقلیدی ئەەکەین بۆ مانایە دێت کە ئیدی چەقی بەستووە ناتوانێت گۆڕانکاری بکات دین شتێکی ڕەهایە ناتوانێت گۆڕانکاری بکات ناتوانێت خۆی نوێ بکاتەوە بەڵکو ئەگەر ریفۆرمی تێدا بکرێت و لە دین لە دەوڵەت جا بکرێتەوە بدرێتە دەستاکەکان هەر کەسێک لە ماڵی خۆی بۆ خۆی دین جێبەجێ بکات ئەوە شتێکی ترە وە خێڵ تاو خێڵ هەڵنەوەشێتەوە و مرۆڤی ئازاد وە تاکە کەس دروست نەبێت بە هەمان شێوە ناتوانێمە بە خۆمان بڵێن مۆدێرن و نەریت مۆدێرنیتە کە دیە دیش بە نەریت بێ دیش بۆ نەریتە چەق بەستوانە دێ کە لە
سەردەمی سەدە تاریکەکان دا هەبووە لە ڕێنیسانس وردە وردە دوات لە ڕۆشنگەری و لە مۆدرنیتە کۆتاییان پێدێت مۆدرنیتە دش بۆوانە دێت دش بۆ هەر بە هەر سێکیان دێت و هەر سێکیان ناکۆکن لەگەڵ مۆدرنیتەدا ئەگەر بێت و هەر یەکێکیان لەناو مۆدرنیتەدا زاڵ بێت ئەوە ئیدی کەواتە مۆدرنیتە نییە چونکە ئێمە باسی ئەومان کرد کە یاسای سکۆلاریزم ئەبێت پەیڕۆ بکرێت دین لە دەوڵەت جا بکرێتەوە و هەروەها مرۆڤی ئازاد هەبێت تاکە کەس هەبێت تۆ ناکرێت خۆت وەکو تاکێک نەبینیتەوە تاکێک سەربەزنی و کۆمەلگادا وەڵکێشە خۆت وابەستە بکەی بە خێڵ بە حەشیرەت ئەگەر هاتە ئوشتانە هەبوون و ئەوە ناتوانێت یاساکانی مۆدرن باشی بەڕێوە بچن یەک لەو کۆشانەی لە کۆمەڵگەی کوردیدا هەیە هەبوونی ئەو سێشتیە لە دادگادا هەوڵی سولحی هەشایری ئەدرێت و ئێمە ئەبینین ئەقڵیەتی نەریتی و پیا و سالاری چۆنە چۆن جیاوازی جەندەری ئەکات و لە هەمان کاتدا دینیش چ ڕۆڵێکی هەیە دین چۆن تەداخلی ژیانی کەسەکانەکات دین هێشتا نەبووە شتی شتاکە کەسی کەسێکە لە تەنها وەکو شتێکی شخصی وەربگرێت و شتێکی ڕۆعی تایبەت خۆی وەربگرێت بیکات بەڵکو دین ڕنگدانەوەی لە ناو یاسا و دەستوری وڵاتیشدا هەیە هەر ئەمەوە ئاکات کە یعنی بربەست بێت لە بەرامبەر ئەوەی کە کۆمەڵگە بڕۆت بەرەو مۆدرنیتە بۆی ئەوسیانە ئەبێت لە ناو کۆمەڵگەی مۆدرنیتە نەمێنن و گەشەش ناکەن و هەمیشە ئەبنە بەربەستیش بۆیە باشترین شت باشترین تێپەڕاندنی نەریتە هێنانن کایەی بەهای نوێ لە ناو کۆمەڵگە و هەروەها خۆنەبەستنەوەی تاکەکانە بەخێڵ تاکی ئازاد سربەست دروست ببێت بۆ ئەوەی کە ئەقڵیەتی خێڵگەرایی و ئەقڵیەتی خێڵ و حەشیرەت و ئەوشتانە تێپەڕێنرێت و لە هەمان کاتدا دین برێت لە شوێنی خۆی دابنرێت لە ناو دەستور و یاساکان بەپێی یاسایەکی مرۆڤانەی نوێ سکۆلاریزم ئیش پێ بکرێت نەوەک دین بێتە سەرچاوی یاسا یاخود سەرچاوی بە چۆن مرۆڤەکان لە بەرامبەر یاسادا سزا بدرێن یاخود هەرشتێکی تر بەخۆ سکۆلاریزم و یاسای ئەو یاسا مرۆڤانی کە هەیە دەبێت ئەوان بێنە پێش بۆ ئەوەی کە کۆمەلگاکە بێتە کۆمەلگایەکی مۆدێرن کۆمەلگایەکی هاوسنگ چۆنە هەبێن کۆمەلگا نابێتە کۆمەلگایەکی مۆدێرن هەر بۆ هەواڵساکۆ مەولود دووبار ئەڵێ لەو کۆمەلگایە موچەکەت بەرامبەر کاڵایەک بێت و مۆدێرنیتە چۆن ئەتوانێ مرۆڤ بەختەوەر بکات پێتوانیە زیاتر مرۆڤ ئاڵۆز دەکات دووری دەخاتەوە لە ژیانی ڕاستەقینەی خۆی یاخود مۆدێرنیتە خزمەت بە سەرمایه‌داری ناکات زیاتر هەڵبەت ئێمە کە باس لە مۆدێرنیتە ئەەکەین باس لە مۆدێرنیتی سەرمایه‌داری ئەەکەین مۆدێرنیتی سەرمایه‌داری ئەوەیە کە ئێستا ئێمە لە ناویداین واتە ئێمە ڕاست ئێستا ئەمانەوێت باس لە سکۆلاریزم و باس لە چەمکی مۆدرنە و کۆمەڵگای مۆدرن ئەەکەین بەڵام بۆ مانایی نایە کە ئێمە هەموو شتەکانمان خۆت بووە وەک خۆم ئەڵێم بۆ مانای نایە هەموو شتەکانی مۆدرنەوە خۆی قبوڵ بکەیت ڕەنگە ڕەخنەشت هەبێت بەڵام لە ناو سیستەمی مۆدرنیتی سەرمایه‌داری کە ئێستا چۆ بەرەو قۆناغی نیو لیبرالیزم هەموو کەسێک کرێگرتەیە و لەگەڵشیدا بەقاڵا ئەکرێت لە ناو ئەو شوێنانی کە کاری لێەکە واتە خۆی مۆدرنیتی سەرمایه‌داری خۆی خزمەت بە خۆی کات خۆی نوێ ئەکاتەوە هەمیشە هەوڕێ گەشتبووی دووبارە ئەڵێ هەموو شارستانیەتی مرۆڤایەتی لەسەر میتۆلۆژیا و نەریتی کۆمەڵایەتیەکان بناغیان گرتووە و هاتنی سەردەمەیەکی نوێ بەمانای فرێدانی ئەوانە نایەت بەڵکو بەمانای گۆڕانیان دێ بۆ فۆرمێکی دی لەکوێدا نەریتێک شکاند نەریتێکی تردا هێنراوە لەکوێدا ئاینێک واز لێ هێنراوە ئایدۆلۆژیایەکی تر پەرە پێدراوە هاوڕێ گەشتبووین هەڵبەت خۆ من کە ئاماژە بە شتێک ئەدەم بەو مانایی نایەت بڵێ بە تەواوەتی فڕێ بدەیت توانین لەسەر ئەو نەریتە نەریتێکی مرۆڤانەتر دروست بکەیت بەهایەکی نوێتر باشتر بهێنیتەکایەوە بەڵام بە فۆرمێک کە مرۆڤانە بێت نەوەک تۆ وەکو هەر ئەقڵێتێکی چەق بەستووی
لە زۆربەی کۆمەڵگاکانیش کە بەرەو مۆدێل ڕۆیشتن ئێستا بەتایبەت باسی ئەوروپا بکەین زۆر لە نەریتەکان کۆتاییان پێهاتووە زۆر لە نەریتەکان گۆڕاون وەکو توانین بڵێن یەک زۆری لە نەریت هەیە کە نەریتی مۆدرنیتەیە توانین بڵێن مرۆڤایەتی و هیومانیزم زیاتر زاڵە لە هەموو نەریتە کۆنەکانی تر لە زۆر بەشیان هەر وەکو ڕێوەڕسمێکی زۆر سادیان هێشتوتەوە کوا لەوێ عەشیرەتگەری هەیە کوا لەوێ کۆمەڵی بەهای نەریتی تر هەن وەکو ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داماوەتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بێوێت بەرەو مۆدێرن بڕوا دەبێت ئەو نەریتانە واز دەبینیت سادەترین نەریتی چییە بە زۆر لە زۆرەکان ئەتوانین بڵێن شیربایی و بە زۆر بەشودان و لێنەگەڕانی خۆشەویستی و تاوەکە ئەو شتەش ماوە یعنی ئەوە نەریتە ڕێنادە دینە ڕێنادە و لایەنی خێڵ بە هەمان شێوە خێڵ ڕێگرە پەیوەندی کۆمەڵایەت لە ئاستێکی خراپدا ینی ئاستی ئەو لەگەڵ مۆدرنیتەدا ناگونجێت کە ئیشی بە تاکی سەر بەخۆیە بە کۆمەلگایەکە کە تاک بتوانێت خاوەنڕای خۆی بێ بتوانێت بیر و ڕاکانی خۆی دەربڕێ بتوانێت بیر بکاتەوە ئەگەر تاوەکو تاک ئازاد نەبێت تاوەکو تاک بیر نکاتەوە بە بەویستی خۆی بڕیار نەدات تۆ ناتوانانی کۆمەلگای مۆدرندا بمەزرێنی کاروان کامران ئەڵێ ئەوەی تۆ باسی دەکەی لین نییە کە کۆنتڕۆڵ دەکات لەم وڵاتەدا یان لە وڵاتانی جیهانی سێم هەر فکری سکۆلاریزم حکوم ناکات مەبەستم چ دەوڵەتێک لەم ناوچەیە دەوڵەتی دینیە بێزگە لە ئیسرائیل دەوڵەتی دینی هەڵبەت دەوڵەتی دینی کاڵێن دەوڵەتی دینی واتە شەجاعەتەکان باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەکە زیاتر دینی ئیسلامی زاڵە نمونە سەیری ئێران بکە کوێی سکۆلاریزمە سەیری ئەفغانستان بکە کوێی سکۆلاریزمە سەیری عێراقی خۆمان بکە ئەوە سکۆلاریزمە بۆ هەروەکو گوتم سەیری سعودیە بکە کوێی سکۆلاریزمە سیکۆلاریزم لە سادەترین پێناسەدا واتە جاکردنەوەی دینە لە دەوڵەت و بە سادەتر تۆ ئازادی لە بەرامبەر یاسادا مافت هەیە و ئەرشت هەیە جیاوازی نییە لە نێوان تۆ ڕەشپێستێک لە نێوان تۆ مەسیحیەک لە نێوان بێدین و ئیسلامیەک هەمووی هەروەش وەکو یەکە ئەوە یاسای سیکۆلاریزمەوەتە یەکسانی لە بەردەم یاسادا بۆ سەپاندنی بەسەر هەمویاندا بەبێ جیاوازی دەبێت هەبوونی جیاوازی ئایدۆلۆژی دینی ڕەگەز ببێ هیچ شتێک بەڵام لە یاسا نەریتی و دینەکان ئەو شتە پێرە و ناکرێت کاکە ئەتۆ ناتوانین بتە دەوڵەتێکی مۆدێرن بەبێ سیکۆلاریزم تاوەکو تۆ داوای دەوڵەتی مۆدێرنەکەی و تاوەکو ئێستا بڕوات بەوەی نەکە تۆ سیکۆلاریزمدا مەزرێنی کەواتە دەبێت هەر لەناو ئەو پەلەقاژێ دابی لە نێوان بەکاڵاکردنی کۆمەلگا دابی لە بەکاڵاکردن و هێنانی مۆدرنیتی ڕواڵەتی لەگەڵشیدا وەستانەوە بیدژی جەوهەری مۆدرنیزم کە بیرکردنەوەیە کە تێگەیشتنە جا ئێستا خۆم ئەمن دژی دین قسەم نەکردو هەڵبەت سبەینێ وای لێشم مەدەنەوە تەنها ئەڵێم دین پێویستێکی تا کەسی بێت هەر کەسێ ئازادە چی پەیڕەوەکە لە سکۆلاریزمش بە هەمان شتە مەسیحیەک ئازادە چۆن مەسیحیەتی خۆی ئەکات مسلمان ئازاد چۆن مسلمانەتی خۆی ئەکات زەردەشتیەک بە هەمان شێوە ئێزیدیەک بە هەمان شێوە بێدینێک بە هەمان شێوە ئاتە تۆ ئازادی دینت هەیە یاخود نییە نەوەک بەستدا فەرز بکرێت ئەوە جەوهەری یاسای سکۆلاریزمە کە لەسەر هیومانیەت و ئینسانیەت و مەدەنیەت دروستەکرێت نەوەک لەسەر حاتفەی دینی و مەزهەبی و ئەو بابەتانە ئەگەر پرسیارێکترتان نییە کۆتایی بەڵایڤەکەی دێنین یاخود ئەگەر سەرنجێکتان هەیە هیوادارم شتێکمان گەیان دەبێت هاوڕێ بێریتان هێوا ئەڵێ نەریت بریتی نییە لە دین لەوەی تا ڕادەیەک هاوڕاتم بەڵام هەم دین پاڵپشتی لە نەریت وەرەگری هەمووە نەریتیش ئیلهام لە دین وەرەگرێت واتە هەردووچیان تەواوکەری یەکترن و پاڵپشتیەکەکەن بەبێ ئەوی تر ناتوانێت هەڵبکات بەڵام لە کۆمەڵگای کوردی بەتوان بڵێم ئەوەندەی
نەریت زاڵە ئەوەندە دین زاڵ نییە، چونکە نەریتەکانن کە دین ئەخەنە پاشگۆ خۆیان، دین وەکو پاڵپشتێک بەکارهێنن، بەڵکو نەریت لێرە زیاتر زەق بووتەوە. کەسێک ئەگەر بێت و فەریزەکانی دینیش ئەو وازباتە دینیەکانیش جێبەجێ نەکات، تەنانەت تا ڕادەیەک باوەڕش پێ نەبێت، بەڵام بۆ ئەوەی کە دین بۆ ئەوەی کە ئەو نەریتانی کە هەیە ناو کۆمەلگادا پەیڕەوی لێ بکات، دین وەکو پاڵپشتێک بەکاردەهێنێت. ئاساییە هاوڕێبەریتان. هاوڕێیان ئەگەر کەسێک پرسیارێک یاخود سەرنجێکی نییە لەسەر بابەتەکە بەگشتی دای ئەخەینەوە، هەڵبەتە من هیچم نەما، زۆر خۆشحاڵ بووم، هیوادارم سەرم نێشان دبن، هیوادارم بە جۆرێک لە جۆرەکان سوودێکمان گەیان دەبێت، هەردوو چەمکەکانمان تا ڕادەیە خست بێتە ڕوو وە شتێکمان بە شتێک کرد بێت، ئەمە شۆکو مۆدێرنە و پۆست مۆدێرنی کوردیمان لێ نەکرد بێت، بە نیوەچڵی بابەتەکان گەیشت بن. زۆر باشە هاوڕێیان، زۆر خۆشحاڵ بووم، هیوادارم لە کات و ساتێشتردا بە یەک شاد ببینەوە. زۆر خۆشحاڵ بووم، سوپاس بۆ گوێگرتنتان بۆ ئەو کاتێکە بە لایبەکەتان بەخشی. ڕێز و سڵاوم هەیە، کاتێک خۆش، شەو شاد.